چەند کاتژمێرێک لەوەبەر ئاگادار کرامەوە کە خەسرە گوڵ محەممەد زگەلەوەی دوو ڕۆژە چتە ناو ئاسایش سلێمانی بە دوچوونی کردیە چۆن ئەو خەبەرانە ئەو هەواڵانە دزەی کردیە. ئەمە ڕاز ناکەم ئەو ئەوانەی خزمیان لە ئاسایشیان ئەوانەی ئاسایشن بڕن لەیان پرسن ئەگە بێرن مۆبایلیان لە 15 وەرگرتیە سەیری تەلەفۆناتەکانیان کردی ڕقەمی منی تێدایان نا سەیری مسنجەریان کردیە. ئەوە داوەشینە لەو ئاسایشەک لە فەردەك کە من کەسەکەم بە تەنیا خەسرە گوڵ محەممەدی بەخۆی چووە بڕوان پێ بکەن ئەگەر کەسانی بە ویژدان هەن بڕۆن خزمەکانتان لێ بپرسن. فشاریان خستە سەر خەڵکێک کە ناوی لە ناو مەلەفەکان هاتیە پاشەکشە بکە پاشەکشەی نەکردیە ئەم بە گرنگ کەوڵیاندا ئەم بە درۆزن دەبچن ئاخر بەوە ئەو ڕۆ بە ئەحمەد خەلیلیان گوتیە وەرەوە ئاهەنگەکەت بکە ئەڵێن لە ئەحمەد خەلیل ژیانی ئەوەی نەکردیا ڕکلامی نەکردیا شەوانش لایڤی هەبوو یەکەم جارە ڕکلام دەکاتن بەڵگەم زۆر لە دەستە ها کە هەم سەفەری کردیا هەم یەکلاکەرەوەی لە هەموو ئەو قسانەی ئەمن کردیتم ئەگەر پێویست بکە فڕی دەدەم کە من یعنی بەجددیمە قسەك هەموو ئەوانەی دەزان مۆراڵم هەبووە شتم فرێ نەدایە ئەله ئەگەر ڕاستە و خۆنم کردبی بە هەر حاڵ بەس ئەحمەد شتم لە دەستە یەکلاکەرەوەش بەسەرت هەرچەندە تو کێشە ئەحمەد خەلیل نییە کاکە من دەمەوێت سنوورێک دابدرێ بۆ مادەی ئەوشبەر لە گەنج و ئەمە لە خەبەرەکە ژوتم ڕۆژی ئەو ڕۆژی کە باسم کردوتم پێیان گوتێ بڕەوە هەتا بە خۆمان پێ دەڵێن کێشەکە لە چارەسەر دەکەین خەسرە گوڵ محەممەد و هیوە چاوشین کەەوە دەڵێن کوڕەشەی دەژی جاریەجێتی ئەوەیە ناقشتان نەزانم پەیوەندیتان چۆنە هیوا و خەسرە و بەهەرحاڵ بەڕێزان ئەوانەوە تێدەگەن بەو شتانە ئێمە پاشەکشە دەکەینیان ئێمە شەڕی لە پێناوی ئازادی مافی مرۆڤ دژایەتی فەسادکردنی کۆمەلگا ئەوە دەیان ساڵ ئەمە 35 ساڵ ناو بەزانمە شتانە تەسی لە من ناکە لە کوردستانیش نیم پاروێکی واچە سەهلیش نیم بۆیە بە خەسرە گوڵ محەممەدی دەرێم وەم لێ مەکە مەلەفی پەیوەندیەکانت لەگە ئێران لە زڕگوێ ساڵ بدەمەوە وەم لێ مەکە فرێدانی ئافرەت لە پاکسیتیت لەسەر باز بکەم دەتوانم بای 20 ساڵقە لە ساڵتان باسکەم وەم لێ مەکە باسی حاکموالی بکەم چۆن لە سیتەک و تەگەران و شەمساوە ئەوانە پارەیەکی وەردەگرت پارەیەکی وەردەگرت هیوە وەم لێ مەکە چەندین مەلەفت هەیە یعنی ئەنگۆ هەموو قەلبتان مکەزەرادا حیوان لە جۆرجیات دەتینە هەر تیارەی لەو حیوان 1 ملیۆن دۆلار وەردەگرت ڕاستە لەوەی ئیدارەی گشتی بوو بەس حسەتە بووم دەفتەرە گیان ملیۆنێک بوو دەبی تاکید کەمەوە ببورن ڕۆژانە دەچیان سێ ئەوەی دەفتەر بی دەبی دەفتەربی سێ دەفتەری هەبووە بەس لە ئەوەی ئاڵت و ناتێت کاتی هەموو شتاتی هیوە شت زۆر لەسەر دەزانم لە جیاتی ئەوەی من دەستخۆشیم لێکردن کە هەوڵ دەدەن بەڵام ئێستا ئەوە دەکرێت هەچی میش دەزانیتن کە ئەم دەزانم شوخکەی لە چی چی لێ دەکرێت وەم بەڕێزان من دەنگێکم لەو دوورە وڵاتە دەنگ هەڵدەبڕم لە پێناوی ئەوەی کچ و کوڕی کورد باگشتی و لە سلێمانی یان لە هەولێر تووشی مادەی هۆشبەر نەبن تووشی فەساد نەبن ئەوە قیادەی پارتیوێکێتێ لە بڕی ئەوەی بێن دەستمان بگرن بڵێن دەست خۆش هەوڵ دەدەن ئێمە بە ناڕاز لە قەڵم بدەن ماوادی هۆشبەرەکان دەینەوە لە بەرچاوی ئێمەش مەلەفی ترتان هەورکەن سەبر بگرن بڕوا بکە خەسرە و گوڵ بای 20 مەلەفت هەیە چکە تو لە تیپی کەریم سنجاری وەڵا گوناحەنگۆ بە مردنی خۆتان ئەو بن دەرزانم دەست چەند تیژ و چەندە بێویشتانی چ شت کردیە چەند کەس تیرۆر کردیە پەیوەندیشت لەگە ئێران چۆن